ئەمە جۆری دووەمی دینداریەتی. جۆری دووەمی دینداریەتی بریتە لە دینداری مەسلحەت. بۆ نوێژەکان مەسلحەتێکی لەو نوێژەیە هەیە لە ئێستا، بۆ بە ڕۆژوە مەسلحەتێکی لەو ڕۆژوە هەیە لە ئێستا، بۆ ڕیشی داناوە مەسلحەتێکی بەم ڕیشە هەیە، بۆ عەباو پەچێ کردووە مەسلحەتێکی بەم عەباو پەچەیە کردووە کە ئەمە تەدەیونی عەبدوڵڵای کۆڕی سەلول بوو لەگەڵ هاوڕەکانی کە تا ڕۆژی قیامەت هەرمێنەوە. دینداریکردنی منافقین. ڕیشم داناوە بۆی خەڵکانێک پێم هەڵخەڵتێت هەپارەکۆکەمەوە تا ناوبانگ پیاکەم تا ژیانم خۆشکەم. ئایا دوو ئەحادیث بۆ خەڵکی خوێنمەوە وتاریان بۆیم دەرسیان پێم بۆچی پارەم دەستکەوێت چ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتێکە خۆیەوە بێ یوتیوبە فەیسبووکە تیکتۆکە هەرچێکترێ یاخود بۆ ئەوەی زەکات و سەرفترەدا بارێ بەسەرمە ژیانم خۆشکەم خانم خۆش بکەم سیاری باشم پێ بێت کە بە حەڵاڵیانەوە پێ بێ نیعمەتە بەس بەڕاستی لەسەر دین پێ بێ نیقمەتە. چکە ئیبن سەلولیش هەدەفی لە دەستنەدانی دنیا بوو لە دینداریەکەیە. زۆر کارەساتە هەوڵ بدەی بە دین دنیا بەدەست بهێنی. ئەو جۆرە ئینسانانە پیسترینی ئینسانەکانن لای ئەڵڵا جەل جەلاله. تەنانەت ئەگەر بێت و بۆ ناوبانگیش بێ ئەڵڵا جەل جەلاله لێی قبوڵ ناکات. وەکو چۆن لە فەرمودەی صحیحی رسول الله هاتووی ابن خزەیمە گێڕێتەوە لە صحیحین شاهاتووە فەرمێ معاویە و ئەبو هورەیرە هەر کاتێ و حەدیثیان بخوێندایەتەوە لە هۆش خۆیانە چون چەند جارە جایان خوێندەوە کە باسی ئەو سێ کەساکە یەکەمین کەس ناگری جەهەنەمیان پێ خۆشەکرێ، یەکێکیان موجاهیدێکە، یەکێکیان خێرۆمەندێکە، یەکێکیان دیندار و قاری و زانایە. سەرنجام بە هەرسێکیانە وترێ بۆ ناوبان کردن بۆ بەدەزێنانی پلە و پێگەی دنیا کردن بڕن بۆ جەهەنەمەوە هیچ شتێکتان لای ئەڵڵا نییە. زۆر خەتەرە ئەم تەدەیونی مەسلحیە. بەڕاستی ئەگەر بێت و ئەمڕۆ سەیری ساحەکە بکەین ئەبینین زۆرێک لە خەڵکی دینداریەکەی بۆ شێوە مەسلحیە بۆ هەڵخەڵەتاندنی مسلمانان. يخادعون الله والذين آمنوا بەڵام وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. زۆر کەس ئەمڕۆ نووساوە بە مامۆستایەکەوە لەبەر مەسلحەتی خۆی، نووساوە بە داعیەکەوە لەبەر مەسلحەتی خۆی، نووساوە بە حیزبێکەوە لەبەر مەسلحەتی خۆی، بە گروپێکەوە لەبەر مەسلحەتی خۆی. ئەمە هەمووی تەدەیونی مەسلحیە و مەکارەساتە لە ناو ئینسانە ئەگەر بێت و ڕووی تێ بکات. وەگەر بێت و ئەو چوار بنەمایە پەیڕەو بکەی ئەڵڵا جەل جەلاله بناسی و بە جوانی ئەو ناسینە ممارەسە بکەی لە دڵ و دەروون تاو لە ناخی خۆتە، دواتریش دان بە ناز و نیعمەتەکانیە بنیت و بیناسیتەوە لەسەر خۆت، دواتریش بزانی فەرمان و قەدەغەی چییە و چی لەو دینە دەرێکە ئەبەم چوار بنەمایەتەوە ڕزگارە بێ لە دینداری مەسلحەت، وەکو چۆن ڕزگاری شێبێ لە دینداری تەقلید